يكذب بآياتنا فهم يوزعون. دامەزراوەیی پەروەردەی لقی سەربەرزی چوارچرا کە تایبەتە بە فێرکردن و جوان خوێندنەوەی قورئان و پەروەردە ئاهەنگێکی شکۆداری بۆ فێرخوازانی ئەنجامدا. ئەمە 11مین جارە دامەزراوەکە ئاهەنگی ساڵانە بۆ قوتابیەکانی ساز دەکات و ئامانج لێی هاندانی زیاتری دایک و باوکان و قوتی قوتابیەکانە تا سەردانی ناوەندە ئاینی و پەروەردەیەکان بکەن. ئەمەی کە دەیبینن ئاهەنگی کۆتایی ساڵە، ئاهەنگی دامەزراوەی پەروەردەی لقی سەربەرزی چوارچرا کە پێشترم دامەزراوەی پێشتر ناوەندی ڕابوون بووە. وەسپاس بۆ خی پەروەردگار کۆمەڵە تەلەڤیزۆرمان هەیە. لەم شوێنەدا قورئانی پیرۆزیان پێوترێت، پەروەردەیان پێوترێت. ئینسان پێویستە خۆی هاوسەنگ بێ. دامەزراوەکە زیاتر لە 700 قوتابی لەخۆ گرتووە و بەردەوام ژمارەی قوتابیانی ڕوو لە زیادبوونە. پاڵپشتیکاری سەرەکی ئەم پرۆژەیە خێرخواسان و لێبڕاوی 7 مامۆستا و سەرپەرشتیارە لە هەردوو ڕەگەز کە درێژەیان بە تەمەنی دامەزراوەکە داوە. توانیمان وەکو دەستەی کارژێڕی دامەزراوەکە ئەمە هەنگە سازکەین لە ئەمڕۆدا بۆ ئومێدەی کە بێتە ماوەی خۆشحاڵی قوتابیان و مامۆسایان و وەکو وەفایەک بۆ مامۆسایان و بۆ قوتابیان و تایدا کۆمەڵێ دیاری و کۆمەڵێ هەدیەی لایەقمان ئامادە کرد بۆ مامۆسایان و بۆ قوتابیانیش. ئەمڕۆ ئێمە وەکو قوتابیانی پەروەردەکرای قورئان لە دامەزراوی پەروەردەیی سەربەرزی بۆ ساڵی 12مین ئاهەنگێکمان ساز کردووە لە کۆتایی ئاهەنگەکەمانە کە بۆ ئەو خوێندکارانەمانە کە هەوڵمان دوورمان هەبووە لە پەروەردەیی قورئانمان و دایک و باوک و خێزان و کەسوکار و ئازیزانمان بانگێش کردووە. وڵا دەرزی قورئان و تەجوید و ئەوانەی کە هەمووی فێرکاریمان کرد باڵە فێر بووین. وڵا قورئان و پەروەردە و ڕێنەوەی تەفسیر و حیفظ. بەڵێ وڵا تقریبی 6 ساڵە بێ. دامەزراوەی پەروەردەی لقی سەربەرزی چوارچرا جگە لە ئەرکە سەرەکیەکەی خۆی سەرپەرشتی قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەریش دەکات و لەو ڕێگەیەشەوە خزمەت بە دەیان قوتابی دیکە دەکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. لە ڕۆح کە پێویستی بە عیبادەت و خواپەرستی هەیە.